شوێنێکین کە خۆی و چواردەورەکەی و هەموو سوچێکی شوێنێکە بۆ گەشتیاری و شوێنێکی زۆر دڕەفێن و سروشتێکی جوانە وەک خۆیان دەڵێن دڵی بەهەشتە. ئێمە ئێستا لە چۆمانین. جا لە چۆمان جیای بەهاری زۆریش دەڕوێت چونکە کوێستانی زۆری لێیە، دەڕۆین جای لوش دەدۆزینەوە. لوش زیاتر لە شوێنە سەختەکانە و شوێنە بەفراویەکان دەڕۆین لوش دەدۆزینەوە لێی دێنین، بەڵام وابزانمە بێت چاکەتێکیش پێیەکەم چونکە ئێرە زۆر ساردە. لە قەزای چۆمان هاتوونەتە لای خاڵە مەجید کە 20 ساڵ نزیکەی 20 ساڵ مختاری ئێرەش بووە. خاڵە مەجید چۆنی؟ سپاس دەکەم بەخێر دەکانی جا هەر بە کەسە بەنێ و بانگ و قسە خۆشەکەی چۆمانیش ناسراویتەوە. خاڵە مەجید بۆچی بێتەڵەن خاڵە مەجید؟ وەڵاهی لە خۆشەویستی خەڵکەکەم خۆشەوێ خەڵک شەمنی خۆشەوێم ئەوە خاڵە مەجیدی بوویان ناوبانگە. جا چۆمان ئێستا چەند ماڵی لێیە؟ ماشەڵڵا گەورەیە. بەخوای نزیکەی چۆمان ئێستا لەو ئەمن سەرژمێر یەک دوو جارم کردیا لە قەزای چۆمان و وەک خۆک و بڵێم مختار، بەڵام ئێستا نزیکەی 4,000 ماڵی چوار زۆر نییە لێ 4,000 ماڵەبی ڕێژەی دانیشتوانیشی تقریبان 17,000 کەسەبی. ئەو گیانە زۆربیان لەبەرەوەی لە ڕێگەوە هەڵەکەندرێن بەرەو بەسەرچوونە چن. هیچ گیاکەیە لێرە ئاوا بەهۆی ئەو شتانەوە خەڵک بێ لە ڕێگەکەی هەڵیکەنێ وتر بردەوردە نەمێنێ؟ زۆر جار بۆ بۆ بازرگانیان پێوە کردی مەسەر خەڵکەکان لە کوردستانی ڕۆژهەڵاتی شاتین بە ڕێگەکەویان هەڵقەناندین. دووسێ ئەوانە لەوەی کە مەسەڵەن کوڕادا لوشکە ڕێواز کە بە ڕێگەکەوەی دەردینن لۆجا ئەوەی بەکاردینن دەرمانی کوردەواری کە ئەسڵان سوودیشی هەرنیە بەڵام زەرەرەکەی زۆرە ئەوانە بە ڕێگەوە دەردینن. ئەوەیەکی دووەمیش کۆچەرەکان ئەگەر دێن ساڵان پێشبار و پاشبار دەهاتن بە کەروبار و بە ئەسپ و مانیوشت دەهاتن عێل دەهاتن ڕگو عێل دەهات تا تووشستانی ئەوانە ئەوان کە دەهاتن ئەو جاو گۆڵانە ئەو ڕوەکەی ئەوەراندەوە ینی شینە بۆ جارەکەدی بەس ئێستا ڕاستەوخۆ بە ئۆتۆمبیل وشتی هوالە دێن و بە پیکابوانە یەکسەر کە دێنە سای جاو گۆڵەکان لێ ناگەڕێن کە ئاژەڵەکان ئەیان خۆن ئەو لێ ناگەڕن ئەو ڕوەکە جارێکی دیشین بیتۆ کە لە ناوەست ینی کەچمە و چستانانە کە بینم ئەو ڕوەکە نەمایە ینی حەسرەتەکی زۆری لێ چێشی و خەفەتی پێنا لەگەڵ لوشکە خواردن چۆنی؟ وەڵای لوشکەم زۆر کەیف پێ دووە ساڵ بستم ناکەوی ئێستا وەڵای شوێنەکان دوورن میشا قەڵەو بوویمە ناگەمی. خاڵە مەجید لە دەوروبەری چۆمان گوندی سەرنجڕاکێش و جوانی زۆری لێوە؟ گوندی زۆر خۆش و دڕەفێن و هەمووی گەشتیارین گوندەکانی ئێرە بەڵام زمانێکی تایبەت بەخۆشن هەیە پێڵێن زمانی سەروەبن. سەروەبن لە زمانی سەروەبن ئەمە کۆمەڵەچین با بڵێم لە عیلەک تێکەگەین مەسەل لە جەنابەت بڵێم لە باتی بڵێم چۆنی ئەڵێم نۆچی ئەگە بڵێم بەخێر هاتی ئەڵێم هەڵیجێڵێ ئەڵێم خەبێر تاهی بەخێر هاتی لە هەندێک خزمەکانی مەوانە وەختی خۆ هەر گۆرانی شتیشان پێگویانی گۆرانی ئەوە باڵەوجێڕاوی بە گۆرانی ماملێ بەو شێوانە گۆ ڕوکتێ تا بارد رێژبم زەم نائی مەخیوایشمتە و کەراس ناشی ئەو گۆرانی بەو شێ کورتێ هات نەگەشم بەزم دووەمازان باسی زەمکردن و شت و بەزنا کورتێ هات ڕابرد فێر بینەم زانی خەمی ئەویشم کەوتە سەرشانی ئیمام لێیانی مەبەستم لا وشێ تا گۆرانیشن پێگوتن ئەوە تایبەتمەندیەکە با بڵێم گوندە ژۆر ینی لە گوندەکانیش ئەزانن کانی بە هەڵەوگێڕایە ببەچی بڵێ کانی بە هەڵەوگێڕایە ببەچی ناکی دەست خۆش بۆ سەباب زانیسا چی پێ بڵم خاڵە مەجید دیمجە لاخە جەمید لاخە جەمید نیچۆ شابم تە و نۆچی منیش باشم باش ئێستا هەموو لێک دوور کەتیم ئەڵایەکی ترم فێرکەوتاوە خۆشمەوەی ئەبێ بە شۆخم وەئی دروشکە لە شوێنی زۆر سەختە ڕێوە نیە؟ ناوەڵی نێزیک شوێنە بەڵام ئێستا پیر بۆ لەو شوێنان بۆی کە بڕۆی بیدۆزیەوە بۆ بە خواردن شێ بێ دوور بڕۆی بن هەڵگۆردووانە بیەوە باش لێ دەستمانەکەوێرە کوێستانەکانی ئێرەوە نیە؟ وەڵای ئێستا شوێن هەیە و مستەکەوی بەڵام ڕێک دوورە
قەی چێکا دەما بڕۆم زاگە خزمەتین ئەمر بە خۆراڵ بێرا هەیەەوە دەبێت بە خۆچی ئێ باشە دووسێ کەسم لەگەڵا بنێرە بە خۆم دەچم ئێدە باشە دەست خۆشکاوی خاڵە مەجید سپاس. خاڵەمەجید لەگەڵ بەندیخان و ئاغا و مام ئیسماعیل ناردینی بۆم شوێنە خۆشە بەس بەڕاستی ئەڵێی تابلۆیە هیچ لە ڕاستی ناچێت ئیسامێ لە پشمانە هەڵگوردەوە نیە بەخوا جوانە من یەکەم جارە بێمەزانی یەکەم جارە وارەی زۆر جوانە و زۆریش خۆشە تاکەی وا بەفری لێمێنێ وڵات تقریبی هەر جارێ ساڵ ئەسوڵی توانی هەر لێ ئەمینێ بەڵام زۆر نابڵێن پێڵێن کەوی لێ ئەمینێ ئەوە نیە بڵێن بەکەوی ینی کەم بەڵێ کەمی لێ ئەمینێتەوە جارێ ئەمینێتەوە عنی ساڵەکان ئەزانم پێنوکەت بووەکە نەوە گرنگ بێنەوە وەزارەتی داخلی بێ ناسپیلکانە بەڵام کاتی وەیە عاجز نەبێسڵی دەبی چاون لە خۆبی ئیسا چەندمان ماوە بگەینە لووشی وڵایکانی خانیزگە ساعتێک و 20 دقیقە لە ڕێگانێ بەڵام لەوانەیە 3 دقیقەشکە بگەین ئینشاڵڵا ئەی هاوار بەڵێ زۆر نەماوە ئینشاڵڵا چەند دقیقە وڵی دڵم بەس بۆ خۆشە شوێنەکەەوە نەخۆشە ئەوە نەجوانە بەدەم سێڵفی گرتن و ڕسمگرتنەوە ڕێک هەموو ڕێگا کەشە ڕوە بڕۆین ڕەوا بچین دوای ڕێگایەکی زۆر دوای مردن گەشتینە لووشەوە نیە مادیبوونێکی زۆر ئەوە گەیشتین کانی خانە ئەوە ئەمووی لووشکەیە کامایەکوە وەرە وەی بەس من خل نەبمەوە بۆ خوارەوە زۆر لێژە شوێنیان زۆر سەختە بەڵام زۆریش خۆشەکانی کانی خان ئەوە هەوا مادیبوونەکە بینە قەیرە ئەوە لووشەیە ئەوەیە ئەوە هەوا ئەوەیان هەوا ئەو وردە بەس ئەو وردە لۆ دۆینەی بەکاردێ ئەوەی پەلکی پانە لۆ دۆڵمەی ئەوە زیاتر لۆ دۆنیە و لۆ بەربرنج و زەردێکەنەوە نابێت ڕێگە کەشۆ دەریکەین ئەوە تاوە ئەوە دەبی شێوەی کردنەکەی ئەوە بیت ئەگە گەورە بن تا 20 سانتیم گەورە بن وەنیە پەلکەکەی ئەندی دەستی پانەبی زیاتریش پەلکەکەی هەرگەشەی کرد ئەو باران نەبووینە دەگە ئەو دوو بارانی تازەوەشی بوویتەوە ناوەزانستەکەی زۆر سەیرە زۆر سەیرە پێڵێن ئەیلیۆن فێتچێنکۆی نابەلک ناوێکی زۆر دوور درێژە ئەرێ بەخوا زۆر ناوێکی سەیری هەیە کانی خانەوەی دواوە پەلکەکەی کەمەوە یەک گەڵایە ئەوەی پشتەوە سێ سا پەلکە ئەمانە گەڵا خۆی زیاتر ئەوە 3-4 گەڵان کە ئەڕوێت بۆ شێوەیە لە 3 پەلکە دوایی هەنێکیان زیاتر زیاترە بێت و گوڵێکی شەکا دوایی وەنیە گوڵەکەیەتی ئەوە گوڵ نییە نەکراتەوە دوایی وردە تا وەزانم 50-60 شتی پێوەشتی ورد توێکەیتی ئەو توێی هەڵەوەرێتەوە شی نەبیتەوە زۆر جوانە بۆنیشی خۆشە بەخوا ئەبێ شوێنەکەی زۆر سارد بێ وەنیە لە کوێستانە ساردەکان شوێنانی کە بەرزن چی باسمان کردێ مێدیوی لە ئاس 2000 متر بەسەرەوە ئەو شوێنانی کە لوشکەی لێبی بەڵێ ینی شوێنی بەر ئەبێ بۆی بفری بە کوردیەکەی من مردم تا گەشتێ ئەوەی مێرگە بە ساوایە هەندێکیان هێشتا زۆر بە ساوایە تازە شیم بووە خۆی کەی کاتی تەواویانە کە زۆر پەلکیان گەورە بێ ئەوە ئێستا لە چ کەش و هەوایە کاکەی ئێستا وەختی تی بەس ئیدی باران نەبووینە دەگە ئەو دوو بارانی لەو هەفتەیە کە باران هاتێەوە شیم بووە ئەو کوڕە جوان زانام لوشاکە چۆنی وەرە کانی خانی ئینشاڵڵا ئێوارێ دۆینێکی پێ خۆین بە لوشەی دوێ ناخۆی یاپراخ یاپراغیشە خۆی دۆینەشە خۆی وا خۆ بێدەنگ کردووە هەردووچی لە حازرەکە
ئەگەر بگەینەوە بە چی ئەگەینەوە خوارەوە ئەگەینە وەرە وەرە ژیان ماندی نەبی کاکە باشی وەرە وەرە والله لشكه دكه وەرە بزانم ئای چی خاڵ شتێیە. بەساغبی. لە کەیەوە خەریکی ئەی ماڵە ماوەدان ئەڵێ خۆیان بۆ لوشکە نەماوە سێرکە نەمووی لێرەیە ئەها گەڵاپانەکان هەموو جوانەکانی کردووە من بێبم بۆ خۆمەوەی تۆ کاکە ئەوە نایفرۆشی لێت بکڕینەوە ئەڵێ نرخیشی گرانە ها انا والله انا زور قران دووشکەی دۆڵما کانی خاڵ وەخە لە بەرێ کەم دەست دەکەوێت آه، چێ کەمە هەموو ڕێگای ئابڕێ بۆی کیلۆی بە 5,000 لە بازار بێوەنیە حەقی خۆیەتی ساو پێم لە فرۆشیە دەم دێ ددمي هاي دياري میلەت برسیە کاتی لێنانی لوشەکەیە جابزانین بەندیخان ئمڕۆ چۆن بۆمان ئاماداکە چی لەکەین چیمان بۆ دروستەکەی دۆڵمەی بەلوشکەی لێنێن دۆڵمەی بەلوشکە یەکەم جارە بۆ من تۆ خۆ دەکەیتم زۆرە خواردووە زۆریشن حەز لێ ئەمە بەڕە زۆریشن حەز لێ وەڵامیش باوڕەکەم زۆریشن حەز لێ بێ ئەمە لوشەکە بوو پێشتریش بینیمان کە لێمان کردەوە گەڵاکانی هەندێکیان پانە هەندێکیان وردە ئەوەی کە پانە ئەتوانین بۆ دۆڵمەکەی بەکاری بێنین ئەوەی دیکەش دەتوانی بیکەیە دۆکڵی پەلکە گەورەکانم لێ بژار کرد و چاکم کرد و شوشمەوە و زەردم کرد بەچەندێک زەر دەبێت چەند دقا زۆری نایە وەڵە هەر دەدەقەچی ئەوێ ئەگەر هیچی تێناکەین هیچی تێناکەین زۆر باشە لە ناو دۆڵمەکە برنجی دۆڵمەکە چی تێەکەی برنجی دۆڵمەکە جاترا زاتری تێدا نەبی ئەیژیانی بەهاری گرنگە آخر کە زاتری تێدا نەبوو یعنی کەواتە دۆڵمەکە هیچ جاترێتیانە بیانی جێگە لوش نەبوو ئەوەشیان پیوازە پیواز لەگەڵ هەندێک کەس تێکە هەندێک تێی ناکەن یعنی حەسە بگەڕێتەوە سەر ئارەزووی خۆت بەڵێ یەک تەماتەشم لە ڕەندەدایە ئەو شەر لۆتامێ هەندێک کەس یعنی ئەوە شتێن یەک پیاز و یەک تەماتە یەک پیاز و یەک تەماتە ئەو بیبەری ڕەشیش زیاتر تێ ناکەم خوێش بیبەری ڕەشەکە چەندێکە یەک کەوچکە دوو کەوچکە ناوەڵا حەسەب ئەوەی خۆت یعنی حەزی خۆت حەزی تۆڵە چی حەزی من ئێستا لە ئەوەندە برنجەی یەک مڵا گەلێک زۆرە ئەوەندە تەواوە زۆر باشە جاوازان پێچانەوەیشی زۆر قورس نییە گەڵاکان لەگەڵاکانی بەخوای ئەوە حازرن کرەگەرنا ئەویش زەحمەتە بەخۆی زۆر خۆشە کەسە یارمەتیت بدا گەڵاکان لێت کاتەوە پەرکەکەی دەستی بۆ هەڵکەین لۆ هەڵشمان بەری نەدواوە کانیجانت گوتە دەستی بۆ هەڵکەم ئەمیشەڵەن دەستی لۆ هەڵکە دەستی لۆ هەڵکەین ئێمەڵێ قۆڵی بۆ هەڵکەین ئەڵی فسفۆرە ڕەنگەکەی جا شلشل نەرم نەرم ساوە دوانە یەکێکە یەکێکەوە نیە دوو ئەڵێ دوو دانەیە ها ئەوەی لێکەی دیارەکە دوو ئەم دی و ئەو دیوی هەیە هەر تۆزێکی تێکەم ئەوە نەبەسە تەوا کانی یاپراخەکە وای کانی کۆخێ تەماشاکە لە بیدایەتەکەی لە بیدایەت بۆستە ئەوە نەبەسە یا زوو کەمە نانەتەوە ئاوەوە نیە یانی تو نزانین دۆڵمان پێچکانی باچۆم گابراخی گەڵامیەوەم کردووە بەس ئەمە جیاواز ئەمە لوسە زۆر بەخوا کانیجان ئەوەی تو بەخوای زۆر گەورە بوو زانی ڕێکوەچەچی ئەو گولە قازی فۆشتانی ئەو ڕۆدیتن لەسەر شاخی ئەیڕۆ ئەوە نەخراپم ئەوێ برنجی زۆری تێکەم ئەوێ برنجی کەم تری تێکەم دانەچیش زۆر درێژ بوو ئەم نیکەمە دوو پارچە مێردەکەش تڕی خوات هەر زۆریشی حەز لێە باشە چی ناخوات بێزەر تەکاڵێ ئۆ دیسان وەڵاهی یەک شانسی ئەوەندە باشم هەیە لە هەندێ جارجار پێڵم سلێنێم ئەڵێ هەندێک بەردان دەمەنزەڵێکە لەسەر ئاگریدانی ئاوێت تێکا دەگە خوێ ڕوونی گەرنم خوار حەقت هەبێ ئەی ماشەڵڵا وەڵی باشە وەڵی ڕاستەکە و کات حەقی خۆتە ئەگەر وا بێ هەندێک ئاوێتی ئەەکەین بەشی ئەوەی کە پێی بکڵێ چکە حیسابی ئەوە شەکەین کە بەشی سماخەکەی بێڵینەوە یعنی دوایە چونکە سماخەکەش ئەواکەین ئەقڵین هەنێک ئەو ینی چی نیوەی منجڵەکە یا دای پۆشێ یا دای نەپۆشێ چنێک ئەزانی و مەسەلەن کە منجڵەکەت لار کردەوە ئاو کە دیار بێ
یا پراخ بەلوشە پێگەشتووە بوونی زۆر خۆشە جاوکە ئەمنەشی حەزیان لە لوشە نێتوان برنج بخۆن برنجیش ئامادەکراوە باسۆزێک بۆ تۆ تێکەم کاروان زۆر ماندوو بووە اینجا بەندیخان ئەڵێت کاک ئیسماعیل بەردیشی بۆ بخەمە سەر ئاگر هەر دەخوا ئەڵێ هیچ کێشەم نییە وایە وایە دەستەوای زۆر خۆشە ماشەڵڵا ئیدی وەکی گوتی هەر بڵێ یەک و دوو خواردنەکانیشی ئامادە ئەبین ماشەڵڵا خێرایە فەوریە دۆڵمە زانیتم دۆڵمەکە پێچرێ زۆر کەسیدی کاتی دۆڵمە ئازرەکە دانە ڕۆژێک یان لە شەوێ ئامادەکاریێکا لۆ بەیانێکە لۆنی وەڕۆیە بە سەو سعاتێکی مەزالی هەبی دۆڵمەی ئازرەکە ئارێوەڵا جا بەس تۆش بە 2 دقەی خۆی بە بزانین تامەکەی چۆن ئەبوونی زۆر خۆشە ئەمیش ڕاستە بۆ تو تێ بکەم ئەوە بنی گرتیە ئەوە زۆر بەتامە ئەوەی کە بنی گرتی زۆر خۆشە ئەمن بخوا حەز لەوەیە کە بنی بگری مزارە کەمەک بنی بگریت ئەی هاوار زۆر خۆشە یا پراخ بەلوشەکە زۆر تایبەتە تامێکی زۆر تایبەت و خۆشی هەیە یا پراخ زۆر بەمان بە گەڵامێ و یا بە سڵق یا بە کەلەرم خواردومانە بەڵام ئەمە بەڕاستی زۆر تایبەتە جا لەگەڵەوەی تامەکەی زۆر خۆشە زۆریش تەندروستە با دکتۆر بەدر پێتان بڵێ سوودەکانی چی جای لوشە لە دێر زەمانەوە لە لای ئێمەی گەلی کورد خوراوە وەکو بام وەکو بڵێن شی بێ ئامادەکراوە هەمە هەڵسەوزەش خوراوە تەبعەن جای لوشە لە ڕووی تەندروستیەوە سوودێکی یەکجار زۆری هەیە یەکێک لە سوودە هەرە بەهێزەکانی ئەو جایە ئەوەیەکەوە ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە پارێزگاریان لێ دەکاتن لە نەخۆشی دڵ و هەروەها لێ ناگەڕێ شاخوێن بەربوونەکان و خوێنهێنەرەکانیان ڕق ببێتن و هەروەها یەشتر لە سوودەکانی ئەوەیە کە دابەزینی چەوری LDL و هەروەها کۆلیسترۆڵە لە خوێنە کەواتە سوودێکی زۆر باشیە بۆ ئەوانی کە پاڵەبەستوی خوێنیان هەیە هەروەها یەشتر لە سوودەکانی ئەوەیە کەوا سوودێکی گرنگی هەیە بۆ گورچیلا کە ئەویش دابەزینی ڕێژەی ئەلبۆمینە کاتێکەوە ڕێژەی ئەلبۆمین بەرز دەبێتە هۆی دابەزینی ڕێژەی ئەلبۆمین یەکێشتر لە سوودەکانی ئەوەیە کەوا دائیمەن ئاستی جنسی پیاوان بەهێز دەکاتن بۆیە لێ ناگەڕێ ئەو کەسانێکەوە بە تایبەتی پیاوان ئاستی ڕێژەی جنسیان دابەزێت ئەویش کاریگەری ڕاستەوخۆیە لەسەر هۆرمۆناتی جنسی پیاوان هەروەها یەشتر لە سوودەکانی تریشی ئەوەیە کە وەکو دژە شێرپەنجە بەکار هاتووە توێژینەکان پرسیان ڕاست کردەوە کەوا وەکو دژە شێرپەنجەیە و هەروەها لە کاتی شێرپەنجەش دەتوانانی بڵێن وەکو چارەسەرێک بۆ نەخۆشی شێرپەنجە بەکار بهێنین و هەروەها لە سوودەکانی تریشی ئەوەیە دەتوانین بڵێن وەکو دژە هەوکردنەکە بەگشتی واتە لە هەر شوێنێک هەوکردن هەبێ لە هەر لە میکرۆبەکان لە ڤایرۆس و با بڵێن بەکتریا و کەڕوو دەبێتە هۆی لە ناوبردنی هەوکردنیان کەواتە توانی بڵێن بەگشتی جای لوشە یەکێکە لە جایە بە سوودمەندە پزیشکیەکان کە ئێمە دەتوانین ڕۆژانە بەکاری بهێنین بە تایبەتی لە وەرزی بەهاران کە سەرەتای پەیدابوونیتی بە هیوای لە ساغ و سەلامەتی بۆ هەموو لایە.